وەک سەرجەم ئیشەکانی دیکەی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان پرۆژەی دروستکردنی بەنداوی دێوانی بە شێوەیەکی نیوە ناچڵ تەواو کرد و لە ئێستادا بەنداوەکە 15 مەتری ماوە تا ئەوەی سەرڕێژ ببێت. گرفتی سەرەکی بەنداوەکە تێڕژانی لە 135 پاشەڕۆی قەزای دەربەندیخانە بە دەریاچەکە و بەم شێوەیە بەنداوی دووەمیش نەبووە سەرچاوەیەک بۆ چنخستنی ئاوێکی پاک بۆ دانیشتوانی قەزاک. قایمقامی قەزاکەش ڕای دەگەیەنێت 7 ملیار دینار بۆ جیاکردنەوەی ئاوەڕۆی شارەکە لە بەنداوەکە تەنخان کراوە و چاوەڕوان دەکرێت لە ئایندەدا گرفتەکە چارەسەر بکرێت. بەداخەوە لە کاتی دروستبوونی بەنداوی دێوانەدا ڕەچاوی ئەوە نەکراوە، دەبواە ڕەچاوی ئەوە بکرایە پێشتر چارەسەری ئەو ئاوەڕۆی و پاشەڕوانەی کە لە سنووری قەزای دەربەندیخان لە 135 دەڕژێتە ناو ئای بەنداوی دێوانەوە دەبواە چارەسەر بکرێت. بەڵام بۆ ئەو مەبەستەیش دەرخستەی تایبەت بە بڕی زیاتر نزیکەی 7 ملیار دینار دەرخستەی بۆ دیاری کراوە بۆ ئەوی ئینشاڵڵا بە هیوان لە ساڵی ئایندەدا بڕاتە بواری جێبەجێکردنەوە. بڕیار بوو دروستکردنی بەنداوەکە 3 ساڵ بخایەنێت، بەڵام 11 ساڵی پێچوو. لە ئێستاشدا توانای گلدانەوەی 22 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە و 400 مەتر لەسەر ئاستی دەریاوە بەرزە. ئاستی ئاومان ئێستا و ئاوەکە تیاتی ئاستی ئاومان 399.8 لە ئاستی ڕووی دەریاوە و بەنداوەکەش تا سەرڕێژەکە بەنداوەکەشمان تا سەرڕێژەکە ئاستی سەرڕێژەکەمان 416 لە ئاستی دەریاوە، یعنی تقریبان 17 مترێکمان ماوەکە پڕ بێ 17 متر ئاو. بەنداوەکە لە ڕووی سامانی ماسی و گەشت و گوزار و کشتتوکاڵەوە سوودێکی باشی بۆ دانیشتوانی دەربەندیخان دەبێت. کۆی تێچووی دروستکردنی بەنداوی دێوانە 26 ملیار و 276 ملیۆن دینارە و بەرزیەکەی 42 مەترە و درێژیەکەی 383 و پشت بە ئاوی باراناو دەبەستێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.